سروشتی قەشەنگ و بە پیت و فەڕی خاک و خۆشەویستی زێدی ڕەسەن زەمنێکی دوور و درێژە هۆکاری وابەستەیی خۆیان و با و باپیرانیشانە ڕوو لە هەر گۆشەیەکی دوور و چەپەکی ئەم نیشتیمانە ئەەکەی جوانی و ڕەسەنایەتی تاو ئەدا کاتێکیش بنە و بارخانە ڕوو لە کوێسانە ئەوە دڵ و ڕۆح بۆی حەیرانە. بەڕێوەین بۆ ناوێکێک لە جوانترین دێکانی کوردستان تێکەڵەیەک لە بەهار و هاوین سروشتێک لەگەڵ یەکەمین ژواندا هەست و هۆشت کێش دەکا و تین و تاوی عەشقت جۆشەدا هێشتا لێرە بۆن و بەرامی تەڕیزستان بوونی هەیە و ڕەنگی سەوز و بەفری شاخەکان جەستەی ئەم نیشتیمانە ڕەنگینیان جێنەهێشتووە هێشتا خۆری هاوین زەبری لە ڕەگەزە بەرجەستەبووەکانی بەهار و زستان نەداوە توانای ئەوەی نییە کزەی شەماڵی فێنک و بەفری چیاکان بتوێنێتەوە هێشتا ئاوی چەمەکان بە شێوەیەک سارد و خۆشە هەز ناکەیت لە وەرزی هاویندایت باڵەکایەتی دەڤەرێک وەفادار بەرامبەر بەبەخشی سروشت و هەمیشە جوانەکەی لە خۆیدا ئەپارێزێ بۆیە زیندەگی ئەم سەرزەمینە مرۆڤ هەراسان ناکە و وابەستەی خۆی ئەکا. بەڕێوەین بۆ دێی وێزێ سروشتێک تێکەڵا لە وەرزی هاوین و زستان و بەهار ڕاستە گەشتەکەی ئێمە لە مانگی ئابدایە بەڵام هێشتا کەشوهەوای وێزێ دیمەنی سروشتە جوانەکەی لە وەرزی بەهاردایە هێشتا ڕەگەزە سەرەکیەکانی بەهار لە سەوزایی کەشی فێنک ئاوی کەل لە تەزێنی بەفراوی شاخەکان ئامادەگی هەیە و دانیشتوانی ناوچەکە لە تەکیاندا ژیان ئەکەن ئێمە لێرەین لە دێی وێزێ لە نێو دەوار و ڕەشماڵان و کللتوری هەرە دێرینی دانیشتوانە ڕەسەنەکەی دەمانەوێ لە نزیکەوە لە زاری دەوارنشینی ڕەشماڵچیانەوە چیرۆک و سەرگوزشتەی زیندەگی ئەوان بۆ ئێوە بگازینەوە. ئێرە باڵەکایەتیە دەکەوێتە باشووری کوردستانی گەورە و باکووری ڕۆژهەڵاتی کوردستانی عێراق و باکووری ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر باڵەکایەتی سنوورێکی فراوانی هەیە لە ڕۆژهەڵاتەوە بریتیە لە سنووری شاری پیرانشار کە بە زنجیرە چیای قەندیل درێژ دەبێتەوە بۆ سنووری ناحەی سەنگەسەری سەر بە پارێزگای سێمانی کە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی قەزای چۆمان هەروەها لووتکەی چیای هەڵگورت کە بەرزیەکەی 3607 مەترە لە ئاستی ڕووی دەریاوە و دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی قەزای چۆمان و سنووری ڕۆژ ئاوای بە قەزای سۆران دەبەستێتەوە لە باکووری قەزای چۆمانیش بە سنووری ناحەی سیدەکان کۆتایی دێ. داوای
دێی وێزێ بە دووری 90 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی شارۆچکەی چۆمان و بە دووری 165 کیلۆمەتریش دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی شاری هەولێرەوە. ئەم دێیە کۆتا دێیە کە تێکەڵا لەگەڵ بەشێک لە سنووری دەوڵەتی ئێران و کەوتۆتە بناری زنجیرە چیای حەساری سەکران و بناری چیای کۆدۆ و قەڵاتی قەرەد و کوێستانەکانی پرژێ و بەردی قڵشتێ. چیای حەساری سەکران خۆر ئاوایەتی و چیای کۆدۆش خۆر هەڵاتێتی. دێیەکانی ئێنێ و مەران دەکەونە ڕۆژ ئاوای و سێیەکانیان و کانی سپیش باکووری ڕۆژهەڵاتێتی. لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قوڕانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە نزیکەی 4 کاتژمێرونی و بەڕێوە بووین هەر بە گەیشتنمان ماندووبوونی دووری ڕێگە و گەرمای تااقەت پڕوچێنی هاوینمان لە یاد کرد. بەبینینی ئەو سروشتە دڵڕفێنە ئەو ناز و نیعمەتەی یەزدان بە ناوچەکەی بەخشیوە. پشوویەکی ئارامماندا پشوویەک ڕۆحمانی ئاسوودە کرد. لە گۆشەی چێخ دڵداری چاوایە ڕێشەدەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ گەیشتومەتە ئاوایی و لە هەرلایەک بڕوانی دیمەنی جوان و ناوازە دەبینی. ئێرە کوێستانەکانی وێزەیە. ئەو دێی هەمیشە بەهار ڕەنگە. دانیشتوانەکەی هەموو سەرقاڵن. هەر کەسە و بە کاروباری تایبەتی خۆیەوە. هەر لە شوانی و ماڵداری و باخەوانی و کشت و کاڵکردن و هەنگەوانی. ژیان لێرە چێژێکی تایبەتی هەیە. چێژێک ڕەنگە هەریەکێک لە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان خەونی پێوە ببینێ. خوازیار بێت لە ژینگەیەکی هاوشێوەدا ژیانکە بژی و بمرێ. لێرە جگەلەوەی کەش و هەوا و هەوایەکی خاوێن و خۆشی هەیە، بەڵام ئەمڕۆ ڕەشەبایەکی بەهێز خەریکە دارەکانیش ملکەز دەکات لە ئاسی خۆیدا. هەند بەهێزە مرۆڤ ناتوانێت بۆ چەند کاتێکی دوورمەودا لە دەرەوە بوەستێت. ئەوە حاڵی ڕەشماڵان هەر مەپرسە. پندێکی کوردی هەیە دەڵێت کارێکی پێ دەکەم با بە دەواری ڕەشی نەکات. بەس ئەمڕۆ پندەکە هاتەدی ئەم بەهێزە حاڵی دەوارە ڕەشەکانی تێکدا. بەڵام لەگەڵەوەشدا ئێمە زۆر ئاسوودەین چونکە گەرمای تاقەت پڕوچێنی ئەم هاوینە و دووری ڕێگەی گەشتەکەمان بەیلاکی بردبووین. ئەمڕۆ هاتوومەتە ئەم کوێستانانەی سنووری قەزای چۆمان لە بناری زنجیرە چیای حەساری سەکرانم و لە پاڵ قوتەی چیای قەردم.
بۆ کوێستانی پرژێش لێرە لە وێزێ کۆمەڵە قسە و باسەکەم ئەمڕۆ دێبەدێ لەگەڵ ئەم سروشتە جوانە و ئەو بەفرا ئاوێتە یەکە بین قسە لەسەر شینایی قسە لەسەر ژیانی دێکی ڕەسەن لێرە ماندووبوون دیارە خۆیان ئەڵێن نامان پەرژێ سەری خۆشمان بخوێنی ئێمە ئەمڕۆ لەم هەوا فێنکە ئەمانەوێت پەیامێکی ئاوەدانی بۆ پەیامێکی جوانی نیشتیمانێکی جوانی کوردستان بە ئێوە بدەین لە وێزێ بە یەکەوە بین لای ئێمە هەوا زۆر ساردا بە هیوای ئەوەی ئێوەش لە ماڵەوە لە کەشوهەوایەکی زۆر فێنک و خۆشدا بینەرمان بن لە وێزێ ئەچینە ناو بەفرەکەشتان پێڵێن یەکە لەسەر شاخەکانیش ئەدوێن بە یەکەوە لە ناودێم و ڕەشەبا خەریکە هاوسەنگیمان تێک دەدا لەگەڵ دابەزینمان لە ئۆتۆمبیل پیاوێکی ئەسمەر و بەڕواڵەت قسەخۆش کە بە ئەنجومەنی دێخۆی ناسان بەرە و ڕوومانات بەڵام ڕەشەبا خەریک بوو بڕسکی لێدەبڕین بۆیە بە ناچاری لەگەڵ کاک عەبدوڵڵا پەنایەکمان دۆزیەوە بۆ قسەکردن ئێمە دەمانەوێ هەندێک زانیاری لەسەر ژیانی ئێستا و ڕابردوو دێ دەست بخەین ئەنجومەنی دێش بەو پەڕی سنگکراویەوە زانیاریەکانمان پێدەدا. مام عەبدوڵڵا بەڵێ ژیانە سڵاو لێبێ لە کوێستانەکانی وێزێەوەنا سڵاو لە تۆش ئەگەر لە سلێمانیەوە هاتووی ئەوەرکە کێشە بەخێ سەر ئەوی چای مام عەوڵێ زۆر بڵێ و بازەوە بدەمەوە زۆر سپاس گوزەران چۆنە گوزەرانی گەرما گوزەرانی گەرما هەست بە گەرمای ناکەین خۆشە ئەگە هەست ساڵەشی بەفرمان بەرامبر ببڕێ تۆزە ئەساسیەکرێن لە بەفرمان بڕاوە ئەو بەفرست پێ بەڵێ ئەو بە فرسپی ئەیهێنن بۆ ئاوی خواردن ناوەڵاوەکە بەخۆی ساردا بەڵێ مەس ئەگەر توێ ماستا و ساردی هەر ساردا بەڵام بە زۆری بە زۆری ماڵەکان ئێستا بە عکمەوەی کارەبا هەیە سەلازیان هەیە بۆ ماستاوی دێنین بەڵام ئەم ئاوە سارد و خۆشتە سەلاجی بۆچی بە قورعانجا وابی کابرا هەندێک چێشت و شێ و ئەشتیوالایان پەنی وشتووە مەزناوەنەی لەبەر ئەو شتەی نەخۆ بڵێ پێمە سەر وێزێ بڵێ وشەی وێزێ چییە بۆ پێڵێن وێزێ بەخوای وەشی من ئاگادار بوو بە موشەی وێزێ لە هەوێز هاتووە هەوێزی مەڕی شەو مەڕە ئاگرن لە کوێستانان هەوزی مەرپێڕین وا بزانم لەوەی هاتووە مەرداری لێ بۆ بەڵێ بەڵێ ئاوەدام بۆ زۆر 5 کاو لە ئاشی لێە 5 کاو لە ئاشی لێە ئێستا لێرە نەبڵێ جۆگایەکەشە هەرماوە تا 2 ساڵە بەرداشەکەشان ماوە بەرداشەکان لە دوای بەهاری نۆتویەک راپەڕین هاتینەوە چۆمان ساڵی یەکەم نهاتینەوە لە 93 هاتینەوە ئێرانە بە حکمی ئەوەی گرانی بوو مەڵکەشی زۆر لێ بوو جێشی بە ئاو و پیت و بەرەکەت بوو هاتنەوە کۆمەڵە خزم بەکاتنی لێرەنا تەڕێتەرمان بە شاخیدا هێنا هینامان لێرە گەن مشتوانمان کردو وەڵادا لەو کاتیەوە ئاوەدا بوویتەوە هەر ساڵێ 2 هاتینەوە 3 هاتینەوە ئەو هاتینەوە ئێستا ماڵی زۆر تێدایە بەڵا دستانان لێ نابن بەڵام پێشی تەرعیلێ دستانانی لێ بوو قەدیم وەڵاهی سۆفی ڕەسوو بوو مەلاسوورە بوو حاجی ئەحمەدی برایمی بوو حەمەدی ئیسمایلی بوو ئەوانە بوو ئەمە لە کۆنا بەڵێ لە کۆنە بەڵێ ئەوانە بەڵێ پێشەوەی بێ بە دێ ئەمە دێ نەبووانە یا هەر ناوچێشی مەردار و کوێستانش دێ نەبوو ناوچێشی مەردار و فەلاعین بوو بە تایبەتی
ئێستا ئەوەیە باغ و شوان لێداراوە و خەڵک پشتی بە باغ و شووا بەستێ و بە تەماتە و خیار و کولەکە وەشتانە بەڵا پێشان بەس سەرچاوەکەی لە دەغڵ پێکات و گەنم بەس گەنمی لێکرا ئاوینان بۆ ئاژەڵداری هاوینان ئاژەڵداری و گەنمی لێکرا باقی دیکەی چی لێ ناکرا باشە بەڵێ واتە مێژووی دروستبوونی ئەم دێ بۆ چەند ساڵەگەڵێتە نازانم دیار نییە ناوەڵڵە ینی باز نەکراوە ناوەڵڵە بەس ئەمن لەوەم بەخۆ چوومە سەرێ مێژووی پێشەکەی پێشی ئەو پەنجایەکان پێش پەنجایەکان 5 ئاشی لێ بووە پێش بەڵێ. واتە ئاوادانی هەبووە ئاودانی هەبووە بەڵێ قەبرستانیشی زۆر لێ گۆڕستانی زۆر لێ گۆڕستانی ئیمری بڵێ دا دیار ناڵن چێتیا ژیاوە نەوەڵڵە نەوەڵڵە بەڵێ ئەم شاخەی بەرامبەرمان بەتایبەتەمێک ئەم بەفری پیا ئەو دۆڵی بەفرەکەی پیاات بخواڵ بڵێ ئەمە چی پێڵێن ئەوە قەڵاتی قەڕەنج پێڵێ خەڵاتی قەرە بڵێ گۆیا بە عەسەبی دیعاوەشەمە ژێرێ بووە لە پیرا ئەڵێن قەڵاتەشی پاشای لێ بووە سا ئەو لوتکە بەرزەکەی دێگەیشتی ئێستا جەیەکە گۆڕە بەردوو شوای لێیە بەڵام بەبیری ئەو پیرەمێردانە نەبووە ئەگە قەڵاتی لێ بووە بەڵێ ئەمای کە ئەم لایەن بەڵێ ئەمە بەفرەکەی پێوەیە ئەوە پڕژەیە بەڵێ شتۆمانۆکییان شتەوەمان ئەوە دێتەوە بەردی قەڵشتیە ئەو زارێت تۆ بۆزی مێرگەسیرێ ئەوە دێتەوە ئەو لایە پیرەلۆکە قۆپێکانی ڕەشەیە ئەو جاری ئێستەوە کۆدۆیستۆ عاجوبەرە ئەمە ئەو دیمان ئەم شاخە سنوورەیە ئێرانەیە هەتا ئەو ناوەڕاستەی سنوورە لێ باقی دیکە لە سنوورەکەی ئەوەبی منتیقی زەوە کۆلازانە بەڵام بەو دیوەوە بە دیو کۆدۆی واسە عاجوبەرە ئایدی خۆمانە نانە عادێرانەیە بڵێ ئەوانیش یەکەم گوندن لەو لێڕە لە سنوورەکەی ڕادی ئەمان شێوەی ئێرێ دێکی ئەوەیە ئەو لە گۆڕاییە لە گۆڕاییە لە تەختاییەدا ئەگەر لا گوندەکەاتە دەرێ ئەوزار پاڵوە چاو زەبە لەدا و شاخێدا چەندێک دوورە لێرەوە زۆر دوورە زۆر دوورە پەیوەندیتان نییە پەیوەندی ناوەڵە نییە لەبەر بە حکمی ئەوەی ئێستا هاتوچۆ بەو گەروەیانە لەبەرەوەی ڕەبای ئێرانی لێە هەموو بە قەلعە و ڕەبای عەسکەری سنان چێندراوە سا پەیوەندی نەما دەگەی ئێرانی بەهارانی هەموو شتەبا لێە ڕێواسی لێە کوارجی لێە کوڕادەی لێە لوشەی لێە جاترەی لێە هەموو شتەبای لێە دەچنە ئەو شاخە ئارێ وڵاتی بەڵێ درڕندە ئاژەڵی چێوی درڕندە هەرسی لێە هەرس تاکتاکەی لێە گورجیشی لێ پای زانگورێک پەیدا بێ لێرانە لە پاشی مەڕدارەکان ڕۆژنەوە پەیدا بێنە خۆ وەکو پڵنگ و شێر و کەمتیار و ئەوشوای لێ نییە حیوانە بڵێ ورچی هەیە بەڵێ ورچی هەیە ورچی هەیە ئەوش بە کمی زۆر نا ورچەکان ئێوە بینیتان لە نزیکەوە ئەباڵێ یارێ وەڵڵا هیچ فۆتۆیە بتوانە ڤیدۆتان کردی بێت تەڵچیتان کرد نەوەڵایەوە ئەوەتا نەوەڵە نەوەڵا شوانەوە نەتان کوشتون بەرێ وەڵاشیان کوژن بەرێ وەڵڵا بەس حیوانی شیوی زۆر بۆ ورچەکان بەڵێ گەورە نارێ وەڵڵا ڕەش یا سپیچی زەردن بە زۆری زەرد و سروشتوانە نانە خوارێن ناوەڵە نایێت پایزانەکە وا لە ئەو شێوانە چۆلە بن دێنە خوارێزا بەزار ناوگوندی شووەلە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە هۆ بەبە هۆ بە ڕەشماڵیان هەڵداوە هۆ بەبە هۆ بە ڕەشماڵیان هەڵداوە هەر لە ناودێ پیاویی ڕدێنسپی خانەدان و بە ئامەکمان پێگەیشت هەر بەگەشتمان خوڵکێکی گەرمی نواند ئێمەش خوڵکی ئەومان کرد بۆ سەر سفرە و خوانی قسە و باسی بەرنامەی دێبەدێ ئەو بە خاکە نازەکەی دەستی دیار بوو پەلەیەتی و بۆ گەشتن بە سەرکاری خۆی و بە جێگەیاندنی ئەرکی ئەو ڕۆژەی خاڵ عومەر پیاوێکی ماندوو لە ناو شینایەکەی کەوتمە قسە و باس ئەو سەرقاڵی ئاودان و منی شوێڵم بە دوای قسە و باس ڕەشە باش سات دوای سات لە بەهێزی دەدات بەڵام من بە کاوەخۆ بە فرسەتێنان لە پشووی ناوبەناوی بە گفت و گۆیەک بە ئەنجام ئەدەم لەگەڵ خاڵ عومەر باسی ئەو ساڵش دەکەین کە لە بەربەفر دێکەیان چۆڵ کردووە.
کامل بەرجان دەست خۆش بێ خۆت و خاکەنازەکەی دەستت سواسە دەکەم خەریک چیت بەڵێ وڵی خەریکی ئاوەدانی بەڵێ خەریکی ئاودانی گویز و باخسەیمە ئەوەتە ئەتەوێ هەر ئاوەدان بێ مناو ئێشەڵڵا ئایشەڵ ئاوەدان دەبی دو چیەکەن چی ناکەن سەرقاڵی چین شینایی ئەو شتانێکە والله جا ساڵێ ئەمە لێرە بەخۆن هەندێک شیناوتی وەک خیار وەک تەماتە تولەکە کدو ئەمەڵێن کدو هۆشڵێن گولەکە یعنی ئەوەشتان نەنجا وەک بڵم شینای بڵێم وەردەواڵە وەک بڵم بامبیە و باینجان و ئەوەشانە ئەمە بۆ فرۆشتنیە بۆ خوار خۆتان بەخوای بۆ فرۆشتنی بۆ خواردنی خۆشتان تەماتێرە تایبەتەوە والله تەماتی زۆر چاک زۆر هەوایەکی زۆر ئەکرێ بڵم ساردە نەگەر فێنێت ئەوڕۆ زیلیانە دەبەر هەندێ بڕک یعنی ساردا بەڵێ زیلیان ئەگە زیلیان نوی خۆشترە یعنی فرعتە خۆ عادم خۆشتر یعنی حالی خۆش حەز زیلیان ئەگە زیلیان هەبوو پیا و قالی بڕک گەرم گران دەبی باشە ئەم دێ لە ئەسڵا لە کووا بووە ئەسڵی دێکە کوێ ئەسڵێ دێکە ئێستا ئەمە زمانی باو با پیران نازان یعنی لەو گوندانە بووینە لە گوندی مەران و خۆشکان و یعنی ئەو گوندانە بووینە وەختەوەی بەڵام بیست لە پێشی نازان ئەم بەبیرم دێ لە ئەو گوندانە بووینە ئەوتی هەفتادو چۆڵتان هەفتادووی لێرە بەفرێکی گەلێک زۆر کرد گەلێک زۆر ڕێگان ماگان بڕان یعنی نەما یعنی ڕێن نەما لەبەرەوەی قەومی ئێنێ هاتن بە پیرن و هاتن مامەک و ئامۆزایەکەم چونە ئێنێ وتیان ڕێن نەماوە هەستا چونێ لەوێ دەرێ جەماعەتەکەین بە پیر و هات لێرە ژن منداڵیان بردە خوارێ بەڵامە پیاوەکان ماینەوە نەڕۆشتین لەبەرەوەی وڵاخی بەرزن هەبوو وڵاخی دیکەن هەبوو چین تقریبا جمعەك دوو جمعان نوێ دەرێ بوون پاشن هاتینەوە هیچ بەفکە نەبای تا هەفتاحەد لێرە بوون بەڵێ هەتا هەفتاحەد مەلێ پێما یەکەم دێ لە باڵەکاتیا یەکەم دێ لە باڵەکاتێ ئەو گوندە بوو ئێنە و مژدەینانیش ڕانگواست بەڵێ هەرسێکیان وێک ڕاڕەگواستن ئەو گوندە ئێنێ دەگەم مژدەینان دەگەڵ ئێرە یعنی ئەو سێ گوندە یەکەمین گوند لە باڵەکاتی ئەوانە بوو کامەت کەسایەتی دیارەکانی ئەم دێ چێ بوون لە بابەت چێوە یعنی پیاوین معقول و چێ بوون لێرە بای ماقول ناودار بەڵێ ناودارەکان لێرە لە زمانی من بابی من بوو ڕوسمە محەممەد مەلا سوورە بوو حاجی ئەحمەد بوو حاجی ئەحمەد برایم ئەوانە بوون یعنی خەڵکی گوندیمە ئەوانە بوو لە نهۆت و ئەوانە هاتینەوە گەشت نوێرە بڕک وەختی خۆ گەنمن کرد گەنمەکان نەگەن پاشنی واز لە گەنمەکان هینە بۆ ئەو شینایوەشتەوە ئەنان هەموو شینەکان بە چی بەداسە دووریەوە بەڵێ بەداسە درەوە بە مەڵەکانیش مەڵەکان زای چیە بەڵێ مەڵەکان زای چی مەڵەکان بە مەڵەکانە درۆ و بە وڵاخیژین گوێرە ئاکرد ئەنی ئەمەتان ساڵی چەندەمەتانەکرد وڵڵا ساڵی لە پێش هەفتا و دووانە لە دوایەوەتەکان لە دوایەوەتەکانی یعنی ئەن کرد بەڵام لە دوایەوەتەکان هەر بە مەڵەکانە درووە بەڵام بەمەچینە ئەن کوتاوە جەنجەر نەبوو نەخێ بەر ئەوە بوو تەڕەتێر داهات ئەوەی بەدووە بوو کاکەی جودا کردەوە گەنمەکەی جودا کردەوە ئەمە ئەوە نەکرد بەڵێ دەکەم مەمنونی کاکە بەخێر بێت سەر چاوم چاو لێ دیارە چیمەن و گوڵزارە چاو لێ دیارە چیمەن و گوڵزارە برجۆگەڵکانی و ڕووباری بەفراوە برجۆگەڵکانی و ڕووباری بەفراوە ئەم کوێستانە جگە لە سەرچاوی بژێوی خودی دێنشینان لە هەمان کاتدا شوێنێکی استراتیژی گرنگیشە بۆ خەڵکانێکی دیکە بەمبەستی ئاژەڵداری و هەنگەوانی و کشتتوکاڵی هەندێک بەروبوومی تایبەت ئەم ناوچەیە زەویەکی بەپیت و پڕ بەرهەمی هەیە و هەڵکەوتەی ناوچەکەش لەبارە بۆ بەرهەمێنانی چەندین بەروبوومی کشتتوکاڵی جیاواز. سەرکانی دێنێتە سەماوە سەرکانی دێنێتە سەماوە سەر دەکەوم بۆ لای ڕەشماڵان کە لە بناری شاخەکەدان بە پیادە لەگەڵ هەردوو کامێرەمان ڕەوا و چۆمان بەڕێکەوتین ئەوان سەرقاڵی وێنەگرتنی سروشتی جوانی ناوچەکەن و منی شەڵپەمە بۆ گەشتن بە دەواری ڕەشماڵان
کاتێک گەیشتین هەندێکیان سەرقاڵی فرۆشتنی ئاژەڵ بوون و هەندێکشان لەبەر ساردی هەواکە و بەهێزی ڕەشەباکە لە ژێر دەوارەکانی خۆیاندا بوون. مەبەسمە لە نزیکەوە کار و چالاکی ڕۆژانەی کابان و خاتونەکانی ڕەشماڵان ببینین. دەمەوێ لە پاڵ ئەرک و ماندووبوونی پیاواندا ڕۆڵ و کاریگەری ئەوانیش بەرچاو بخەم. بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە. مەڕداری ئیوەیە تاڵۆی سەنگەستاریەوە ئەمە لە مانگی چەنەوە ئەترە ببێنەوە دووەم ڕۆژی جێژنێ ڕەمەزانی هاتی تاکەی لێرە دەبن وەڵڵا جێژنێ بکەین و دەڕۆینەوە جێژنێ دەکەن و دەڕۆنەوە بەڵێ دوایتر ئەچنە خواردتر یا ئەچنە کوێت ناوە دەچینەوە سەرکە بکەن نعیە سەرکە بکەن ناو سەرکە بکەن لە دێکان لە دەڵاڵان لە دەڵاڵان دەڵاڵان وەرە 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 دانیشە بەڵێ ماندوون لێرەوە نیە ئێوە ئەرێ وەڵڵا هەندەمان دوینە برا بخۆیان دەزانی وەڵڵا شەوێ دیکە میوانی هەموو دنیای هەبوو سەرۆک شارەوانی چۆمان لێرە بوو بۆچی هاتبوو وەڵا لە بۆ ناخواردنی تاو هەر بۆ مەڕخواردن ئەرێ وەڵڵا سەرۆک شارەوانی چۆمان و کوێت وای نازانم هەر هەمووی چۆمان بوو بەڵام پیاوەکانتان لە کوێنە ئێوە وەڵا پیاوی من ئێستا ڕۆیشتەوە سوشتی بەری تۆ لە بەڕانی ئەو توێتە ئەو لە ڕێگابینی بەڵێ ماڵی لەسەر بوو ماڵی لەسەر بەڵێ ئەی مناڵشتان نییە لەگەڵ خۆتان نابێنن بەرێ وەڵام منداڵیش نەهەن ئێستا من لێرەن یا لە تازە دوو منداڵمان چوونەوە ئەوم کوڕە ئەوم کوڕە ئەوە هێو پیاوەش بەڵێ پێنج کوڕ قسەکمانە دەیخوا لێ نەسەن ئەوەش خەسوومە و پورمە و خەسوو قورتە بەڵێ جاییوا لە بێ حەستان بەم ژیانە هەیە خۆتان ئەرێ وەڵا حەزنا لێ بەڵام دادی خەڵک بەو بە تەمام حاشیدارە دەکەی معاشتان نییە معاشن هەیە بەڵام معاش چێ لە بۆ ساعیب مەڕی بە مەسرەفی و بە ساعیب میوانی بەرێ وەڵام معاشنا هەیە ئەم چای دەستوری کوێیە وەڵا ئەمە زۆر زەردۆنە ئێرانیان ئەگەر بۆت بەڕەنگ کەم نانە لێرە جگەل لە مەڕدۆشین هەر مەڕەکانە دۆشن و تاوەنا وەڵا جانانی دەکەین و مەڕی دۆشین و میوانان بەڕێ دەبەی و ڕسقی چا دەکەی و منداڵ تێ و خۆشینایی ناکەن ناوەڵامە نازانین شیناویشت بکەین ناوە هەر نازان بیکەن ناوە هەرقەت نەکردوە شیناویشت بەس مەڕداریە بەڵێ ژیان لەم دەوارە چەند خۆشە خۆشە تاوڵ هەتا بڵێ خۆشە گەبای وەک بەهشتەیە بەڵام ئەو باو بژێ لە خەڵک شتێک داوە ئارێ وڵا گەبای وەک بەهشتێدی ئەتوم و بەڕی دەت ناوێ ئایا سادت ناوێ سەلاجت ناوێ کێشە دەچدانێ بەڵانە گەبای هادیوە خەڵکا بێزار دەبێنە خۆ ژیانی ساعیب مەڕی بڵێم ناخۆش نییە باش دەست خۆش ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتەجێ ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتەجێ ئەی دێنشین تۆ دەتوانی بیتا هێمایەوەدانی کوردستان خاکی بەپیتە کانی واوی سازگاری زۆر شێوە بوو کشت و کاڵ بۆ ڕز و باخ و ماڵدار زۆر شیاوە بۆ کشت و کاڵ بۆ ڕز و باخ و ماڵدار ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتەجێ ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتەجێ لەم بنارە و لەم کوێستانە ئەکرێ بڵێم ساردەدا ئەمڕۆ هاتمەدا و ئەم ڕەشماڵانە و بەشێکیانم بەسەر کردەوە ئێرە بە مانای وشە خەڵکێکی ماندوون بەڕاستی ئەمانە بەشێکن لەو کارەکتەرە سەرچانەی کە وڵات بە ئاوەدانی هێڵنەوە کە ژێرخانی ئابووری وڵات دەبوژێنەوە چونکە مەڕداری و ئابەم شێوەیە
کارێکی هەروە ئاسان نییە. حەق هەمومان بڵێن دەستی ماندووبوونتان دەگوشین چکاوە ئێوەن نایەڵن ژێرخانی ئابووری ئەمەداتە پێت. خۆ ئەگەر سوودیان بۆ هەموو خەڵک نەبێ سوودیان بۆ بەشێکی کۆمەلگایە. قازانجی ئەمان تەنها بۆ خۆیان نییە بۆ ئەم نیشتیمانە جوانەیە. لەم کوێستانەدا ژیانێک لە ئەو پەڕی سادەیدا دەبەنە سەر. ئەبێ بڵێین خۆزگەمان بە خۆتان کە من ئێستا ئەلێرا وەستاوم سەرمامە و بە ماندووبوونێکی زۆریش هاتوونەتە ئێرە. یاخوا ماندوو نەبن گۆچانەکانی دەستان بۆتە ئەوەی کە هێزی هەژنۆی ئێمە بێت چکە ئێوەن ئاوەدانی وڵات ئێوەن دەتوانن ئەم نیشتیمانە جوانتر ئاوەدان بکەنەوە. پاش بەجێشتنی ڕەشماڵان و لە گەڕانەوەمدا پرۆژەیەکی بەرهەمێنانی هەنگوینمان بەرچاو کرد کە بەدەیان سندوقی هەنگی تێدا بوو. ئەوەش بەڵگەی لەباری و گونجاوی سروشتی ئەم ناوچەیە بۆ پیشەی هەنگەوانی. لە دوورەوە زیکە زیک و هاتوچۆی خێرای هەنگەکان دیمەنێکی ناوازەیان ڕەخساند بوو. بە نزیک بوونەوەمان دڵنیابووین لە پێوەدانی هەنگەکان ڕزگارمان نابێ. هەر چۆنێک بوو کڵاوێکی خۆپارێزیم لە هەنگەوانەکان چنگ خست بەڵام ڕەوا و چۆمانی کامێرەمان لە هێرشی هەنگەکان دەربازیان نەبوو. لە کاتی پێوەدانی هەر هەنگێکیشدا هەنگەوانەکان دەیانوت پێوەدانی هەنگەکان لە خواردنی هەنگوینەکە بە سووترە. ئەوەش تا ڕادێک دڵدانەوە بوو بۆیان. مەبەسمە لە نزیکەوە هەنگاوانەکان بدوێنم و لەبارەی گونجاوی سروشتی ناوچەکە و ئاستەنگی بەردەم پیشەکان هەندێک گفتوگۆ بکەین. هاوکات باسی نهێنی دانانی ئەو شەکرەشمان کرد کە بۆ هەنگەکان دادەنرێ. ئەوان پاساوی خۆیان هەبوو من دەمەوێت بچمە کوێستانی پرژێ بەڵام بەرە و نیوەڕۆ دەڕۆین و ستافەکەشم ماندوو شەکەتن بۆ پشودانێک ئەچینە ماڵی کاک محەممەد ئەو پیاوەی بە ئەسڵ وەرتێیە و بەڵام بۆ شینایەتی زەوی بە نیوەی وەرگرتۆ و هاتووەتە وێزێ. بەگەیشتنمان سەمیرەخانی خێزانی هاتە پێشوازیمان. سەلار و سەنگین گفت و لفتی شیرینوەکەنگوین دوو چیژۆڵی تازە پێگەشتوشی هەبوو وەک کوێستانەکانی پرژێ ڕازاوە جوان بوون. پاش پشودانێک لە بندارتۆکەی ماڵان و خواردنی هەندێک میوەی کوێستانەکان لەگەڵ سەمیرەخان کەوتمە گفتوگۆ. لەگەڵ ئەوەشدا تۆزێک پەلەمە تا بچمە نێو بەفری کوێستانەکانی پرژێ. خۆت و هاوسەر و مناڵە جوانەکانت خەریکی چی؟ وەڵا خەریکی کار و کاسبی خەریکی تەماتە و مەباخۆ تەماتەمان کردیا خەرچی تەماتە ئاودانە و بژارە و خار و تەرۆزیۆشمان کردێ بەڵامەوە هەر بەشی خۆمانی ماڵێ خواردنی خۆمان و بەش فرۆشتی تێدا نەبوو. ئەمە ساڵانە ئیکەن هەمیشەیەوە؟ هەموو ساڵانەکەین 4-5 ساڵە ئەمە ئەو شێکەی دێنەوێرە. ئارێ وەڵا قازان جێ باشەیە؟ وڵای قازانجی هەیە نییە
هەیەتی و نیەتی ئەمە پێویست نییە وەکو پێویست نییە فرۆشتن چۆنە مەسەن ئێوە وەڵی لە ڕووی فرۆش ئێوە تەماتە تۆزە درەنگ پێگا هەرێڵە لێ درەنگ پێگا لە ڕووی فرۆشتنەوەش پارەی ناکات بەو شێوەی ئێستا کود و خەیاروانە پێگەی شتیار پارەی ناکات تەماتە چی کاتێک لە ئێوە پێگا تەماتە وڵات پار زووتر پێگەی لەو ساڵ ئەو ساڵ زۆر درەنگدا پێگەی لەبەرەوەی زوو سارتر بوو بە فریزۆری تێدا بوو زوو زۆر نەکران حاردەکان پار زیاتر زووتر چەقان پارگوتیان هەژدەی ئەوە هەشت ئەوانە باربارەکرا لێرە بەس ئەو ساڵ تەماتە بەس ئەو ساڵ باوەڕ ناکەم و کاتی بارکرێت باش ئەمڕۆ ئێمە لێرە تەمەەن زۆر گەڕین هەم هەوایەکی فێنک و خۆش و کەشوەواکی سازگاریە بوو ئێوە تا چەند مەچەن ئەمە خۆشیی یاوە بە ئێوە ناوچێکی فێنک و ئارام و خۆش ئەڵڵا هەتا بڵێ شوێنێکی خۆشە شوێنێکی فێنکە شوێنێکی دڵگیرە لەگەڵ کچان دەچی بۆ سەر بەفر ئارێ وەڵا زۆچی سەبەفرێ خلیسکانەکەین دەینەوە میوانن دێن لا بەلا چین و دەینەوە میوانیشتان دێت ئارێ وەڵا لە خۆی بە زیادی میوانەکان میوانی ئێوە یا میوانی سروشتەکەن وەڵی میوانی سروشتەکەن و میوانی ئێمەشن و بە بۆنی سروشتەکە و بۆنی مەش ئەدێن ئێوە بەس ئەوە ئەکەنیانی ئاژەڵداروشنی ناوەڵام ئاژەڵ داری شتێ ناکەین بە شنایەتی ناکەین سپاس مەمنون یاخوا بەخێرت ئەگەر مردم وەتەن لاوانی تۆ خۆش ئەگەر ساڵم نەما و دەوراوانی تۆ خۆش مخەیر بم لە بینی تۆ و بەهایەشتم لە ئیتر کاتی ئەوەیە خۆمان بکەین بە پرژێدا ئەو کوێستانەی ئەگەر ڕێوبانێکی باشێ بێت دەبێتە هاوینە هەوارێکی قەشەنگ و زۆر خۆش بەڵام تا دەگەیت بە هیلاگەچیت ئەو بەفراوە سەرچاوی ئاوی خواردنەوەی چۆمانیشە واتە لێرەوە ئاو دەگاتە قەزای چۆمان کە گەیشتین هەندێک گەشتیاری گەرمیان بۆ کات بەسەربردن هاتبوونە پرژێ ئەمە لە مەنتیقەی گەرمیانەوە هاتوونە ئەرە جەوێکی خۆشە تا بڵێ جەوێکی فراوانە بەڕاستی قەتیا و لەم جەوە بێزار نابێ بەس ئەوەی تایە حکومەت ئەوە جەوێکی بەفراویە جەوێکی خۆشە بەس بەداخەوە ڕێوبانەکەی تایسەی شتێکی بۆ نەکرا هیوادارین لە حکومەت هێرمی کوردستان ڕێوبانەکەی بۆ چاکە و بێتە شوێنێکی گەشت و گوزار هەردێکمان بەسەر کردبێتەوە و بەرنامەی دێبەدێمان تێدا تۆمار کردبێ لای ئێمە یادەوەریەکە و بۆ ئەبەد لەبیر ناچێ وێزێ و کوێستانەکانی پرژێش لە نێو ئەرشیفی دێبەدێدا شوێنێکی گرنگەگرێ وەک دەیەکی پڕ جوڵا پڕ لە ژیان لە یادگەی ئێمەدا زیندووە و لە بیر ناچێ لە ئان و ساتی ماڵئاوایشدا هێشتا وێزێ سروشت و کوێستانە دڵگیرەکەی لە بەرچاو ون نەبوو هەستی بەتاڵاییەک حەسرەتی دووریەک ڕۆحی داگیر کردین باتینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوان باتینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوان جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنەی داوە لێرە دەست و نەخشی نیگاری خوداوەند ئەمەندە جوان دەرکەوتووە مرۆڤ بە تەواوی عاشقی دەبێت سروشت و دیەکانی کوردستان چی جوانی هەیە بەم نیشتمانیان بەخشیوە
کە پێی دەوترێت کوردستان ماوەتەوە حکوومەتی هەرێم جێپەنجەی جوانیەکانی لە ئاوەدانکردنەوەی دێیەکانی کوردستاندا بنەخشێنێت. لەگەڵ هاوکارانم بەرنامەی دێبەدێ شارۆکەی کۆڵمان داناگرین هەموو دێکانی کوردستان بەسەر دەکەینەوە. ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە هۆ بەبە هۆ بە ڕەشماڵیان هەڵداوە هۆ بەبە هۆ بە ڕەشماڵیان هەڵداوە